الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوشویستان، سلام و رحمت مهربانی خوای گەورە برژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم ئەو جارش لەو شاشە خنجیلە و جوانە ئێوە بە خزمەت ئێوەی خۆشەویست و ئازیز گەیشتمەوە. بەڕێزانم، خۆشەویستانم، ئێمە هەروە لە خزمەت فریشتەکانی خواین، ئەو فریشتە جوان و ڕێک و پێک و ئەو فریشتە بە ڕەحم و بە زەیانەی کە هەموو کاتێک غەمووی ئێمەیتیان. ئەمڕۆ کە ئەچینە خزمەت کۆمەڵێک لەو فریشتانەی کە خوای گەورە کارێکی تایبەتی پێ سپاردوون، ئەوش نووسینی ئەعمالی ئێمەیە. هەموو کردەوەکان کە دەیکەین خوای گەورە دوو مەلائیکەتی ناردووە، ڕەقیبون عەتید. ئەو دوو مەلائیکەتە هەموو ئەو شتانی کە ئینسان دەیکەن دەینووسن. مەلائیکەتی لای ڕاست هەموو کردەوە باشەکانت ئەنووسی، مەلائیکەتی لای چەپیش هەموو کارە خراپەکانیشت ئەنووسیتن. حتا ئەگەر ئەم کارە یەک لەفزیش بی، یەک لەفزیش، ما یەلفظ من قەول إلا لديه رقیب عەتید. بەڕاستی یەک لەفزیش لەدەو بێتە دەرێ إلا رقیب عەتید ئەینووسن و تۆماری ئەکەن. بۆیە خوای گەورە بۆ خۆی لە قورئان ئەفەرموویتن وكل شيء أحصيناه في إمام مبين. بەڕاستی هەموو شتێکمان ئەم دوو مەلائیکەتە هەموو شتەکانیان نووسیتەوە و زەبتیان کردووە و تۆماریشیان کردووە. وكل شيء أحصيناه كتابا. ئێمە هەموو شتەکانمان لەو کتابەی کە مەلائیکەتەکان پێیتیان تۆماریان کردووە. وكل شيء أحصيناه كتابا. ئەگەدار بە هەموو شتێک لە کردەوەکانیت کە ئینسان کردیتی ئەو مەلائیکەتانە ژماردویانە و تۆماریان کردووە لەو کتابەی. بۆیە خوای گەورە ئەفەرمێ وإن عليكم لحافظين كراما كاتبين يعلمون ما تفعلون. ئەفەرمیتن وإن عليكم لحافظين. ئێوە دوو مەلائیکەتتان لەسەرە کە زەبتی هەموو ئەو ئیشانە دەکەن کە ئێوە ئەنجامی دەدەن. کراما كاتبين. ئەوانە دوو مەلائیکەتی ڕێزلێگیراوی بە قەدری و بە حورمەتی لای خوان، ئەوانە کاتبن، ئەینووسن، هەموو کردەوەکانتان ئەنووسن. ويعلمون ما تفعلون. دەزانن ئێوە چ ئەکەن و چ ناکەن. بەڕاستی ئینسان ئەبێ بزانێ ئەم دوو مەلائیکەتی خوایە هەموو شتی تو دەئەزانن، هەموو ئەسرار و نهێنی تو دەزانن، هەموو شتەکانی تو ئەزانن. سبحان الله. ئەو دوو مەلائیکەتانە هەر چ بکەی، بۆ هەر شوێنێک بچی، هەر کارێک بکەی، هەر شتێک بی، وەچی گوتمان یەک لەفزیش بی، یەک لەفز، ئەوانە تۆماری ئەکەن و ئەینووسن. بەڵام با دوو موژدەی زۆر خۆشی پێغەمبەرتان پێ برێم صلى الله عليه وسلم. موژدەی یەکەم، هەر کاتێک تۆ عەبدێکی باش بوویت، تۆ مسڵمانێکی باش بوویت، بەیانیان قورئانت ئەخوێنیت، شەوان شەو نوێژت ئەکرد، دووشەم و پێنجشەمان بە ڕۆژی ئەبووی، کردەوەی باشت زۆر ئەکرد، کاری چاکت زۆر ئەنجام دەدا، قەدەری خوای گەورە نەخۆشکەتی یان عوزرێکە لێ پەیدا بوو، دەزانی خوای گەورە بە مەلائیکەتەکان دەڵێتن، ئەو پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی السەڵات وەسەلام، خوای گەورە بە مەلائیکەتەکان ئەڵێ بینووسن لۆ ئەو بەندەی من کە ئەنەما ساغ و دروستە وەکو ڕۆژانی پێشووی. سبحان الله. تۆ سەفەر ئەکەیت، تۆ نەخۆش ئەکەویت، تۆ عوزرێکت دێتە پێش، ناتوانانی شەو نوێژەکەی بکەی، شەو نوێژەکەت بۆ ئەنووسن. تۆ نەخۆش کەوتی، ناتانی سونەتەکان بکەی، سونەتەکانت بۆ ئەنووسن. تۆ نەخۆش کەوتووی، ناتوانی ختم و ویردی قورئانەکەت تەواو بکەی، بۆت ئەنووسن. سبحان الله. سبحان الله. لەو خوایە ڕەحمان و ڕەحیمەی، لەو خوایە بەزەی و بەڕەحمەی خوایە، ما ئەعظەمەک ما ئەرحەمەک یا ڕەبی. خوایە تۆ چەندە بەڕەحمی، چەندە عەزیمی، چەندە میهرەبانی خوایە لەگەڵ ئێمە. سبحان الله. تۆ نەخۆشی، کردەوەیەکی باشت هەبوو پێشتر، لە نەخۆشیەکەی ناتوانانی کردەوەکەی بکەی، خوا ئەفەرموویتە مەلائیکەتەکان بۆی بنووسن، هەموو کردەوەکانی بۆ بنووسن کە ئەنەما ئەنجامی داوە. سبحان الله. هەر دەیکەواتە نەکەی لە کاری خێر سز بکەی، نەکەی لە کاری خێر تەنبەڵی بکەی،
نەخۆشکەوی بۆت دەنووسرێ سەفەر بکەی بۆت دەنووسرێ بچێ هەر شوێنێکی پێ نەکرا ئیشەکەی ئەنجام بدەی بۆت دەنووسرێ مادام نیەتت ئەبوو بیکەی مادام نیەتت هەبوو ئەو ئیشانە بکەی بەڵام نەخۆشیەکە لێ نەگەڕا سەفەرەکە لێ نەگەڕا عوزرێک هاتە پێش لێ نەگەڕا ئەو خێرەی بکەم خی گەورە خێرەکەت بۆ ئەنووسیتن چکە تۆ نیەتی سافی بێگەردی خۆت هەبوو کام ئیشەی زۆر بە جوانی و زۆر بەڕێک و پێچی ئەنجام بدەیت سبحان الله مژدەی دووەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەر ئەفەرموویتن صلی الله عليه وسلم هەر کاتێک ئینسانێک گوناحێک ئەکا مەلائیکەتی چەپ ئەوێ بینووسی مەلائیکەتی ڕاست پێی ئەڵێ سەبرت هەبی ڕاوەستە 6 سەعاتان مەجالی بدێ 6 سەعاتان مەجالی بدێ بەڵکو تۆبە ئەکا بەڵکو کارێکی باش ئەکا بەڵکو ئەگەڕێتەوە پەشیمان ئەبێتەوە لێی گەڕێ ئەگەر هەتا 6 سەعاتەکە ئەو ئینسانە تۆبەی نەکرد ئیستیغفاری نەکرد پەشیمان نەبووە سبحان الله ئەو جا مەلائیکەتی چەپ لەسەری ئەنووسیتن ئەمما ئەگە خلالی ئەم 6 سەعاتەیە بەڕاستی تۆبەی کرد گەڕاوە پەشیمان بووە یەکسەر نانووسرێ و دەفتەرەکەی بە پاچی ئەمینێتەوە الله ئەکبەر بەڕاستی مژدەکی خۆشە خوایە ئەمەش هە لە ڕەحم و بەزەی و میهرەبانی تۆ خوایە ئەمەش هە لە فەزڵ و کەرەمی تۆ یا ڕەب کە ئەتوو دەسەڵاتت دایتە مەلائیکەتی سەرشانی ڕاستمان کە هەیبی دەسەڵاتی هەبی لەسەر ئیچە پێ بڵێ مەینووسە ڕاوەستە ئینتیزاری بکە 6 سەعات مەجالی بدێ بەڵکو تۆبە ئەکا الله ئەکبەر بەڕاستی خوایە تۆ بەس ئەتەوێ عەزابمان نەدەی بەس دەتەوێت لێمان خۆش بی بەس دەتەوێت عەفومان بکەی بەس دەتەوێت بە بەهەشتمان شاد بکەی خوایە ئەی ئەوانە مانای چین ئەو شتانە مانای چیە ئەگە مانای لوتف و کەرەم و میهرەبانی تو نەبی یا ڕەب ئازیزانم والله حیفە ئێمە ئەو خوای لە خۆمان تووڕاکەی والله حیفە ئەو خوای لە خۆمان ئەڕەنجێنین والله حیفە ئێمە ئەو خوای لە خۆمان ڕازی نەکەین سوزدە و بەندایەتی تەواو بۆ ئەو خوای عەزیمە نەکەین کە ئەوەندە بە ڕوحمە بەرامبەر ئێمە ئەوەندە بە بەزەیە بەرامبەر ئێمە سبحان الله ئەتوەرە برێ مەلائیکەتی ڕاست تۆ بەدەسەڵات بە لەسەر مەلائیکەتی چەپ تەمان ئەو هەم بە ئەمر و ئیرادە و ئیزنی خوایە کاتێک بەندەیەک هەڵەیەک ئەکا گوناحێک ئەکا مەلائیکەتی چەپ ئەوێ بینووسێ مەلائیکەتی ڕاست ڕاوەستە کاکە ڕاوەستە مەینووسە 6 سەعات مەجالی بدێ لێی گەڕێ 6 سەعات مەینووسە با دەفتەرەکەی پیس نەبیتن لێی گەڕێ حەتا ئەو 6 سەعاتی بەڵکو ئەسێتە مزگەوت و دوورکە نوێژی تۆبە ئەکا بەڵکو ئەسێتە جەماعەت و لە جەماعەتەکە داوای لە خوای گەورە دەکا لێی خۆشبی بەڵکو پەشیمان ئەبێتەوە و داوای ئیستیغفار لەخوا ئەکا بەڵکو بەس تۆ ئەی دەفتەرەکەی پیس دەبێ جا مەردی خوا بن نەکەن بەسەر گوناحتان یەک دەقەدا بڕوە ئیلا تۆبە بکەن و پەشیمان ببنەوە با خۆمان بپارێزین لە گوناح بە ئەو دەفتەرە لای چەپ ڕوڕەش نەبی لە ڕۆژی قیامەتێ کە پێمان ئەڵێن اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا الله أكبر وكل إنسان ألزمنا طائره في عنقه همو إنسانك براستي روج قيامته ونخرج له كتابا يلقاه منظورا كتابك أدين دستي لبيش فرمو كاكجان فرمو أو كتابك يخد أو دفتري أعمالي خد فرمو بيخوينوا اقرأ كتابك كيف خد بيخوينوا خوين دواريش دبي أبي خوين دوار ذات سن حسرتنا خوشيا بهردي وهر جناح هردي وهر رورش هردي وهر معصية هردي وهر تربوني خوا هردي وهر بيسي هر درو هر خيانة هر بختان هر جناح سبحان الله أما أجر بجي أو ملائكتي بكين لباش جناح كان يخسر توبة بكين يخسر استغفار بكين يخسر ببارين ولا برخوا يخسر باشيمان ببينوا سبحان الله دفتر كمان هيت بيز دبوا خاوين بيقرد سبي هيت جناحي تدانيا هريدوا هر بي أكن هريدوا هر لزر دخنوا لقاقي بيكنيني لخوشيان دبرو دفترك بباشي تسليم كرايتوا كأخويني وسر بي برندي بوي عليها اقرأوا كتابيا إني ظننت إني ملاق حسابيا
وەرن کتابەکەم بخوێنەوە، وەرن خەڵکینە برادەرەکانم، دایە و بابە منداڵەکان، خزم و دۆستانم، وەرە کتابەکەم بخوێنەوە. دەمزانی تووشی ئەو ڕۆژە ئەبم، دەمزانی تووشی ئەو حاڵەتەی دەبم. بۆیە خۆم پاراست لە گوناح، بۆیە دوورکەوتمەوە لە گوناح، بۆیە تۆبەی خۆم نشکان، بۆیە ڕێی موسڵمانەتیم گرت، بۆیە ڕۆی قورئان و حەدیثم گرت، بۆیە ڕێی مزگەفتم گرت، بۆیە ڕێی پیاو چاکانم گرت. چکە دەمزانی ئەو ڕۆژەم دەکەوتە پێش، دەمزانی ئەو سەختی و ناخۆشیەم دەکەوتە پێش، دەمزانی ئەو زەحمەتیە و قوربەسەریەم دێتە پێش. بۆیە خۆم پاراست، بۆیە خۆم حەفز کرد، بۆیە دائیمەن ئەگەر تووشی گوناحەکی بام زوو ئەگەڕامەوە و تۆبەم دەکرد و لە خوای گەورە داواکارم کە لە گوناحەکانمان خۆش ببێتن. ئازیزانم، بەڕاستی ئەو مەلائیکەتانە حەقی ئەوەیە ئەمە شەرمیان لێ بکەین، حەقی ئەوەی شەرم حەیا بکەین بەرامبەریان، ئەوان بزانە چ ئەکەن بەرامبەر ئێمە، بزانە ئەوان چ ئەکەن بەرامبەر ئێمە، خۆزی ئێمەش بتوانین بەرامبەر وان بە ئەمەک بین. یەک لەو شتانەی کە مەلائیکەت پێی ناخۆشە ئەیکەی تفاوێشتنە بەرامبەر ڕوت و بەرامبەر لای ڕاستت. سبحان الله، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمی تف مەکە بەرامبەری خۆت، تف مەکە بەرامبەرە خۆت، و تف لە لای ڕاستت مەکە، چکە مەلائیکەتی لێن. تف لە لای چەپت و لە لای بن پێی چەپت بکە. سبحان الله، زۆر کەس ئەڕوا لە زادەی ڕاست تفەکی گەورە لە لای ڕاستە خۆی دەکە یان بەرامبەری خۆی دەکە، ئەمە جائز نییە، چکە لای ڕاستت مەلائیکەتی لێن. ئەو مەلائیکەتانە پێ سەخڵەت ئەبن، ئەو مەلائیکەتانە پێیان ناخۆشە، ئەو مەلائیکەتانە چۆن بەرامبەرە تۆ، تۆش تف داوێت، تۆش حرمەتیان ئەشکێنیت، تۆش ئازاریان ئەدەیت، تۆ سەخڵەتیان ئەەکەیت. پاشان با شەرم بکەین لە خوای گەورە، شەرم بکەین لەو مەلائیکەتانە، لەو شوێنانە نەمان بینن کە ئەوان پێ عاجز دەبن. ئێوان دەڵێنە مەلائیکەتی لای چەپ مەینوسە 6 سعات، بەڵام ئەتوو مەجالی گوناح نادەی، گوناح لە دوو گوناح تۆمار دەکەی، گوناح لە دوو گوناح ئەچی. سبحان الله، ئەو مەلائیکەتە چەند قەهرە ئەخوا، چەند غەم ئەخوا لە بۆ تو کە ئەتوو ئەوە لە باتی مەلائیکەتی لای چەپی قەنەعەت پێهێناوە 6 سعاتت تەعجیل بکە نەنووسی، تۆ لە باتی بچی تۆبە بکەی و دەسی گوناحێکی کە دەکەی، لەو گوناحی نەجاتت بوو گوناحێکی کە ئەنجام دەدەی، لەو گوناحی نەجاتت بوو گوناحێکی کە ئەنجام دەدەی. ئای لە بێبەختی ئێمە، وای لە مارکاولی ئێمە، هەست پێ ناکەین ئەو مەلائیکەتە چەندە ئازار دەخوا بەو گوناحی ئێمە، چەندە غەمبارە بەوەی کە ئێمە ئەو گوناحانە دەکەین و بەردەوام خەریکی ئەوەی نە دەفتەری ئەعمالی خۆمان پیس دەکەین. جا ئازیزانم، با شەرمیان لێ بکەین، با حەیا بکەین. ئەو مەلائیکەتانە ئەمان بینن هەموو کاتێک لەگەڵمانن، وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی کە ئەم حەدیثەتان بەبیر دەیمەوە: ئیاکم وەتەعەڕی فەئینە مەعەکم من لا یوفارقکم. خۆتان ڕوت مەکەنەوە، ڕوت مەکەن و ڕوت و قوت، لەبەرەوەی کەسانێکتان دەگەرەوە بەردەوام لەگەڵتانن. جا ئازیزانم، با ئێمە شەرمیان لێ بکەین. هەر کاتێک ویستت گوناح بکەی، ئەوە تەمەشای ڕاستی خۆت بکە، ئەو هەموو مەلائیکەتە تەمەشات دەکەن. تخوا شەرم لەو مەلائیکەتانە ناکەی، تخوا حەیا لەو مەلائیکەتانە ناکەی، تخوا حەیا لە خالقی ئەرز و ئاسمان ناکەی کە تەمەشات دەکاتن. بەرە وەڵڵا حەیا دەکەین. دەمەردی خوابن بە ئەم ڕەمەزانە، ڕەمەزانی تۆ بەکاران بێ، بە ئەم ڕەمەزانە وعد بدەینە خوا ئیتر تەواو ئێمە و گوناح ماڵ ئاوە، جارێکی تکتر گوناح نەکەم و خۆم تووشی غەزەبی خوا و شەرمەزاری مەلائیکەتان و شەرمەزاری ڕۆژی قیامەت و حەیاچوونی دنیا و قیامەتی خۆم نەکەم. تاکو دیدار، بەخوای گەورەتان ئەسپێرم. السلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.